هاتوومەتە بەسڕە و ڕاستەوخۆ دەچمە شارۆچکەی زوبێر. بۆ ماڵی ڕائید عەلی، ئەو ئەفسەرەی کە گوایە سوکایەتی بە پیاوێکی ئاینی شیعە مەزهەبی ئێرانی کردووە. بە تۆمەتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە دەستگیر کرا، بەڵام هەرزوو کرا بە بابەتێکی سیاسی و سوکایەتیکردن بە ئاین. واثق بەطات هەڕەشەی سەربڕینی ڕائید عەلی و کە سوکارەکەی کرد. جايب عملة كويتية ياخذ بها زئبق. توك تحكي وياي انت لحد الان توك عرفت. انا قاعد هيك. يلا سيد. احترام العراق رسول الله. سيد بس اجاك. اجاك. والله العظيم النبي سوێن بەخوا و بە پێغەمبەر چاوت دەردەهێنم. سوێن بەخوای گەورە سرت دەکەین بە تەپڵەکی جگەرە. سوێن بەخوای گەورە کارەساتێکت بەسەر دێنین ڕات دەکێشین. تەماشا گوێم بۆ بگرە. ئەوە بۆ تۆ و بۆ ئەو کەسانەی لەگەڵت دەرچوون، خۆتان و کەس و کارەکانتان و ئەوانەشی لە پشتی ئێوە بوون و ئەوانەشی کە فەرمانیان دەرکرد، ئەوانەشی کە ئیدانەیان نەکرد. ومن لم يستنكر. بەشێک لە پیاوماقوڵانی هۆزی حەموودی کۆبوونەتەوە، داوای هەڵوێستیان لە سەرۆک هۆزەکەی واثق بەطات کرد. داوامان لە بەڕێز موقتەدا کرد و داوامان لە بەڕێز عەلی سیستانی و حکوومەتی عێراقیش کرد، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکمان نەدراوەتەوە. لە سەروی هەموو ئەمانەشەوە کەسێک دەرچووە پێی دەڵێن واثق بەطات کە لە ئێران نیشتەجێیە هەڕەشەی لێکردوین و هەڕەشەی لە عەلی کردووە، دەڵێ سەرت دەکەین بە تەپڵەکی جگەرە و کەس و کار و مناڵەکانیشمان. تەواوی هۆزەکەمان هۆزی حەموودی هەڕەشەی لە هەمووان کردووە. هۆزی حەموودی ڕاستی ڕووداوەکە دەگێڕنەوە، هەنگاوی داهاتووشیان دیار نییە، چونکە دەیانەوێت پێش هەموو شتێک لە تەندروستی ڕائید عەلی دڵنیا بن. هێزێکات لە بەغداوە گرتی و بردی، بۆ کوێ نازانم، خوا دەزانێت. لەوانەیە ئێستا لە سێدارەیاندا بێت یان کوشت بێتیان، خوا دەزانێت. چەند تۆمەتبارێک هەبوون دەستگیر کرابوون کە دوانیان ئێرانی بوون، دوانی دیکان عێراقی کە مادەی کریستاڵیان پێبوو. کاتێک دەستگیر کران ناوی ئەو سەیدەیاندا بوو. تۆمەتبارەکان بە تەلەفۆن قسەیان لەگەڵ کردبوو تا هێنابوویان بۆ عێراق. ئەو سەیدا بە دوای زیبەقدا دەگەڕا بە پارەی کوێتی. هاتە عێراقەوە و دەستگیریان کرد، هێنایان. ئەو سەیدا دانیناوە بە تاوانەکانیدا. براکەشم کاتێک دەرچووە بۆ دەستگیرکردنی بە فەرمانی دادووە ڕۆشتووە. کێشەکە لە چوارچێوەی یاساییەوە گۆڕدراوە بۆ کێشەی نێوان دوو هۆز. چارەسەرکردنی ئەم کێشانە ئاسان نییە، چونکە ئێستا چەکی شەڕی داعش لە دەستی هۆزەکاندایە. دوژمنایەتی نێوان هەندێک لە هۆزەکان بە بەردەوامی قوربانی لێ دەکەوێتەوە. لە زۆربەی ناوچەکانی باشووری عێراق دەسەڵاتی هۆزەکان لە سەرووی دەسەڵاتی یاسا و لایەنە سیاسیەکانەوە دەبینرێت. حکوومەتی عێراقیش توانای یەکلاکردنەوەی ئەم کێشانەی نییە لە ڕێگەی یاساوە. هاتوومەتە شارۆچکەی گوڕنا. لە دیوەخانی هۆزی بەنی مالکدا چاوم بە سەرۆک هۆزەکەیان دەکەوێت. سەرەتا ئەوەی لێ دەپرسم بۆچی بە شێوەیەکی بربڵاو چەک لە دەستی هۆزەکاندایە. السلاح الخفيف
چەکی سووک مافی هەموو هاوڵاتیەکی عێراقیە دانەیەکی هەبێت لە ماڵەوە. هەموو وڵاتانی جیهان زیان تێدایە، خەڵکی بکوژ و تاوانباریان تێدایە. تاوان لە هەموو وڵاتانی جیهاندا هەیە. هاوڵاتیانی عێراق مافیان هەیە بەرگری لە خۆیان و کەسوکار و ماڵیان بکەن. بەڵام چەک زۆر بووە ئێستا. هەندێک لە هۆزەکان لەوانەیە چەکی پێشکەوتویان هەبێت. هۆکارەکەشی ئەوەیە کە ئەو چەکانە دزەیان پێکرا لە گۆڕەپانی شەڕ و پاشماوەکانی ڕژێمی پێشوو. لە خۆشی و ناخۆشیەکاندا چەک تاکەشتە کە هۆزەکان هەستی خۆیانی پێ دەردەبڕن. شێخ دڕغام پێشنیارێک دەخاتە ڕوو بۆ کۆتایی هاتنی دیاردەی چەکداری لە هەموو عێراق و بەسرە بە تایبەتی. تخصص درجات وظيفية پلەی دامەزراندن دابین بکرێت بۆ دەرچوان و ئەوانەی کە بێکارن لە نێو هۆزەکان. بەمەرجێک بەشێک لەو چەکانە ڕادەست بکرێنەوە. بۆ نمونە بەو هۆزە 10 پلەی دامەزراندن دەدەم لە یەکێک لە وەزارەتەکان یان کۆمپانیا گشتیەکان لان لایەنە پەیوەنددارەکانی وڵات لە بەرامبەردا بەرامبەر ئەو 10 پلەی دامەزراندنە 50 پارچەی چەک ڕادەست بکرێنەوە. هەندێک لە هۆزەکان متمانەیان بە هێزە عێراقیەکان و حکوومەتی عێراق نەماوە بە بیانەوەی ئەوەی لە یەکلاکردنەوەی کێشەکاندا بێلایەن نییە. بۆیە پەنادەبەنە بەرچەک دەڵێن ڕێگە نادەین کەس بە ناوی یاساوە ستەممان لێ بکات. السلطة العراقية الدولة العراقية رئاسة جمهورية دەسەڵاتی عێراقی وڵاتی عێراق سەرۆکایەتی کۆمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەمویان نەوەی هۆز و تیلەکانن کوردی و عەرەبی. ئێمە بە عەرەبی دەڵێین کەس نییە لە ژێر خاکەوە دەرچوو بێت دەبێت سەر بە هۆزێک بێت. ڕاستە دەوڵەت دەتوانێت سنوور و شار و زەوی خۆی بپارێزێت ئەوە ڕاستە. بەڵام جیاکاری زۆر هەیە. لەوانەیە بەرپرسێک خۆی بپارێزێت لە هۆزێک کە نزیکی خۆیەتی و لە یاساش دەرچوو بێت. دەیەوێت دەست بەسەر هەندێک زەوی و زاردا بگرێت. ئەی من چۆن ئەو کاتە بەرگی لە خۆم بکەم؟ أنا كيف أصلها كيف أدافع عن نفسي؟ خەڵکی بەسرا سەرقاڵی کاری ڕۆژانەی خۆیانن. ئەمان پێیان وایە هۆزەکان و حکوومەت شارەکەیان بەرەو دۆخێکی مەترسیدار ئاراستە کردووە. لێرەدا بازاڕی تایبەت بە جلوبەرگی هۆزەکان هەیە. دێنە ئێرە و جلوبەرگی خۆیان دەکڕن. بە دەرلەوەش جگە لە ئاڵای دەیان حیزب و گروپی چەکدار ئاڵای هۆزەکانیش هەر لە نێو ئەم بازاڕە تا دروست دەکرێت. ئەوەی کە هەیە ئەمە ئاڵای هۆزی سەواعدە، ئەمەشیان ئاڵای هۆزی بەنی تەمیمە. لێرەدا سوکایەتیکردن بە ئاڵای هەر یەک لەم هۆزانە کەمتر نییە لە سوکایەتیکردن بە ئاین یاخۆد حیزبێکی گەورە. غیاز عەباس لە بازاڕی عەشار دووکاندارە. بەهۆی خراپی دۆخی ئەمنی شارەکەیەوە جموجوڵی بازاڕیان لاواز بووە. ئەو نمونەیەکی ژیانی خۆی دەگێڕێتەوە و دەڵێت یاسا بوونی نییە و هۆزەکان بە پارە کێشە کۆمەڵایەتیەکان چارەسەر دەکەن. مشادة كلامية صارت بيني وبين صديقي. احنا كنا انه متفقين على شيء بسيط يعني هەندێک دەمەقاڵێ لە نێوان من و هاوڕێیەکەم دروست بوو. ئێمە لەسەر هەندێشتی بچووک ڕێککەوتبوون کامۆلیدە نهێتە سەر شەقامەکە. ئەو هەندێک دەری کردبوو. منیش بە قسەکردن گلەیم لێ کرد. پێیگوتم ڕێزی خۆت بگرە و ئەگەر لە ماوەی 2 کاژێردا ماڵت بار نەکات ڕێوشوێنی دیکە دەگرمە بەر. دواتر هەڕەشەی لە دوکاندارەکان کرد کە هەر کەسێک بێتە نێو دوکانەکەمەوە ئەوە خۆی بەرپرسیارە. کاژێر 2 نیو هاتوو سێفی شەکینە بە خانوەکەمەوە ڕۆیشت. پۆلیسم هێنا پەنجەمۆریان وەرگرت و شوێنی فیشەکەکانیان وێنەگرت. دادوەر شاید حاڵی لە من دەویست چون بۆ لای شاید حاڵەکان گوتیان بەخوایمە ناتوانین بێن شادید بۆ بدەین. ئەو برادەرە هاتووە هەڕەشەی لێکردوون کە هەر ڕۆژێک بکەویتە گرتوخانە ئەوە ڕۆژانە 50,000 دینارمان لێوەربگرێت. ناتوانی بەراورد لە نێوان یاسا و هۆزەکان بکەیت. ئەو هاوکێشەیە سفرە و ئەم هاوکێشەیەش بە هەمان شێوە سفرە. لە هەردوو حاڵەتەکەدا هۆزەکان و یاساش سفرن. مادەم هۆزەکان ئەم کێشانە بە پارە چارەسەر دەکەن ئەوە ئێمە نابین بە وڵاتێکی بەهێز. هیچ یاسایەکی عێراقی گردبوونەوەی چەکداری هۆزەکانی قەدەغەن نەکردووە.
بەڵام هەڵکوتانە سەر یەکتر بە مادەی چواری تیرۆر مامەڵەی لەگەڵدا دەکرێت. لەگەڵ ئەوەشدا هۆزەکان چاو نەترسانە تۆڵە لە یەک دەکەنەوە. هەفتانە 3 تا 5 کەس دەکوژرێت لە ئەنجامی شەڕی نێوانیاندا. دیاردەی چەکداری و هۆزگەرایی لە باشووری عێراق مەترسی گەورەی دروست کردووە، چونکە هێشتا نەتوانراوە چارەسەری ئەو گروپە میلیشیایانە بکرێت کە لە دەرەوەی حەشدی شەعبی و هێزە عێراقیەکان کار دەکەن، کەچی ئێستا کێشەی هۆزەکانیشی هاتووەتە سەر.